سڵاوتان لێبێت و ئەم کاتتان باش بێت هەمیشە ئەوترێت ببەخشە تاوەکو بتوانیت ژیانت پڕکەی لە ئارامی و مهرەبانی و بەختەوەری هەر بۆیە زانکۆی نێودەوڵەتی قەیوان لە درێژی کار و چالاکیەکانیە فستیڤاڵی ئەم ساڵی پڕاوپڕ کردووە لە گۆرانی و موزیک و لە هەمان کاتا چالاکی کللتوری و چالاکی زانستی خوێنکاران ئەم فستیڤاڵی کە ئێرایی بینن ئامادەبووان و خوێنکارانی زانکۆی نێودەوڵەتی قەیوان هاتوونەتە ئێرە و ئەوەی کەشێکی ئارام و خۆش بەسەر بەرن لە هەمان کاتا وەکو ئەوەی کە بتوانن ببەخشن بە بەرامبەرەکەیان بڕێک داهات بەپی توانای خۆیان ئەبەخشن بە منداڵانی بێستەرپەرش تەواوی زانیاریەکان لە کاک ئەحمەد مەحموود وەرەگرین کە بەڕێزیان بەڕێوبەری میدیا و پەیوەندیەکانن لە زانکۆی نێودەوڵەتی قەیوان کاک ئەحمەد بەخێراتی سڵاوت لێبێت تۆم کاتت باش بێ زۆر سوپاس دەکەم هەر پێم بڵێ فستیڤاڵی ئەم ساڵتان زۆر جیاوازە بە دروشمی ببەخشە و پۆشتەم کە بۆچی ئەم دروشمە هەڵبژێرا لەم فستیڤاڵە عادەتەن ببرن سڵاوتان لێبێ عادەتەن بەخشین گرنگی خۆی هەیە بۆ ژیان بەخشین نەبێ بەردەوامی نابێ بەخشین نەبێ گەشە نابێ بەخشین نەبێ ژینگە جوان نابێ بەخشین نەبێ مناڵی ئایندەمان نابێ بۆیە ئێمە بیر لەوە کرایەوە کام ئیڤنتە لەم کاتەیە پێشکەش بکرێ و بە تایبەتیش بۆیە ڕەبت کرایەوە کە لای دوکتۆڕەوە ئەوانەوە ئەم اختراحە کرا و دوایی بەم شێوەی لێکرا دروشمەکە ڕەبت کرایەوە بە پۆشتەکردن بۆ ئەوەی بۆ مناڵان بێ مناڵان زۆر گرنگن لای ئێمە مناڵان ئێستا کاتی خوێندنیانە مناڵان بەرە وەرزی زستانە ڕۆن هەموو مناڵێ پۆشتە و پەرداغ نییە زۆرن لەوانەی کە پێویستیان بەوەیە ئێمە ئاگامان لیان بێ ئێمە وەکو برا وەکو باوک وەکو خوشک وەکو برا وەکو هاوڵاتیان وەکو شوێنانەی کە خزمەت دەکەن و بەخشندن بۆیە زۆر گرنگە ئەو دروشمە زۆر گرنگە هیوا و هەدەف و ئاواتی هەمومان بەرەو ئەوە سەرچاو بگرێ کە خزمەت بە مناڵان بکەین چکە گرنگترین پێگە و پەنای ئایندەی ئەم وڵاتن ئایندە هەمومان چاوەڕین ئایندەیەکی جوان لەوانەوە بۆ ئێمە بێتە دی بۆیە ئەبێ هەنگاوی زۆر گرنگ بنین بۆ ئەوەی بتوانین زۆر بە باشی گەشە بکەن و بەخشەندەی خۆمان بەکاربێنین بۆ سەرکەوتنیەوە. بەڕاستی زۆر پێویستە ئەم ئیڤنتانە ڕێک بخرێت لە هەموو زانکۆکانی شاری کوردستانە چونکە ئەو کۆمانستانی مناڵێکی زۆر بێستەرپەرشت هەیە کە پێویستە هەمومان ئاگامان لێبێت هەموو وەکو فەرخواز وەکو مامۆستا کۆم زانکۆیەک یارمەتیان فەرخوازانە بین و هاکاریان بکەین بۆی بخوێن و شادەی بەدەست بێنە ژیانیانە. خۆشەویستان لەم بەشەیە خاتوونێک وەرئەگرین بابزانین ئامانجی بەشداریکردنیان لەم ئیڤێنتەیە چۆن ئەبینێت ئەوانیش زۆر بەڕێز خاتو ژیار جەلال کا بەڕێزیان بەڕێوبەری چاودێری کۆمەڵایەتی خاتو ژیارەگەر بیتە لای ئێمە سڵاو لێبێتم کاتت باش بێ زۆر سپاس هەربا بپرسین وەکو بەڕێوبەری چاودێری کۆمەڵایەتی بەشداریکردنتان لەم ئیڤێنتەیە چه ئامانجێکی جوانی لە پشتەوە بەڵێ هەڵبەت بەڕاستی ئێمە سپاسی گروپی کۆمپانیەکانی قەیوانەکەین کە لە دایانگەکانیانەوە کە هەیەە هەتاوەکو ئەو زانکۆ و پەیمانگا جوانانی کە ئێستادایان ناوە و کۆمەڵی خوێنکاری زۆر باشی تیا پەروەردەکەن پێم وایە وایەن لە هاتۆ کەوانەیەکی پەروەردەیی جوانیان هەیە لەسەر بەخشندەیە لەسەرەوەیە کە هاوکاری و دەستگیرۆی ئەو کەسانە بکەن کە پێویستیان بە هاوکاریە من سپاسی زانکۆکانیانەکەم خوێندنگەکانیانەکەم کە ئەتوانن هەموو جارێ لە ئیڤێنتەکانیانە هاوکاری خانەکانی مناڵان بکەن ئەمەوێ بڵم جگەلەوەش لە نەخۆشخانەکانیانە لە هەموو سێکتەرەکانە ئەتوانین بگەڕینەوە بۆ گروپی کۆمپانیەکانی قەیوان و ئەو پێویستیانی کە هەمانە داوایان لێ بکەین و ئەوانیش بە خۆشحاڵی ئەوانە دایمە دەرگایان کراوە بۆ ئەوەی هاوکاری بگەین نەخانەکانی مناڵان.
من وەکو فێرخوازێک لە زانکۆی نێودەوڵەتی قەیوان لە بەشی گەشە پێدانی سەرچاوە مرۆییەکان ئەمڕۆ بەشدارم لەم ئیڤێنتە کە ئامانجمان لێ هاوکاریکردنە بە شوێنە کە پێویستی بە هاوکاری مادی و معنەوی هەیە شوێنەکەی ئێمە خانەی بێسەر پەرشتانە و ڕاستام ئیڤێنتە بۆ باڵێن هاتنی کەسانە و لێرەدا چەند چالاکی و شتێکەکرێ بەڵام لە کۆتاییدا ئامانجمان لێ ئەوە بوو کە باسمان کرد و زۆر دەستخۆشیتان لێ یەکەم و ئێمە بۆی ئەمەمان کردەوە بۆی هەموو لایەک دڵخۆش بن و هاتووەها هاوکاریەکیش بگەێنین. Sana